ئەگەر ئەمڕۆ لە ماڵەوەین کە لە دەرەوەی ویستی خۆمانە، بەڵام ئەمە ویستی زانست و پێشنیاری ڕێکخراوی تەندروستی جیهانیە. مانەوەمان لە ماڵەوە سبەینێمان سۆگەر و تەندروست و ئارام ئەبێت. تکایە با لە پێناو خۆشەویستی ئازیزانمان، با لە پێناو ڕێنمایە تەندروستیەکان با پشت و درێژ بین و ئێمە لە ماڵەوە بمێنینەوە. نیگەس ڕەشید، چالاکوانی مەدەنی. ئەس وەکو هونەرمەند مازن ئەلیاس سلااو ڕێزێمێ ئش بۆ خەلکی مەتەبە ئەم هێبیدارین vê قەدرێ ئشمالی خوا دەرنەکەبین ئشبەرک و ئیشەکە گەل لە گران و گەلەکە ناخۆشە. هێویدارین احتیفادی خۆ بکەن، ئەبزاروێت خۆ بکەن، vê قەدرێت ماڵدە بمینین، ئشبەر یا جارەکە دی وەکە بەرێ ئەم چینە داوەت و دیدانت خوا و کێف و خۆشیێت خوا گۆتە الوقایە خەیرن من العلاج. سلااو ڕێز ئەس چاوی وەماچتکە. سڵاو هاوڕێیانی خۆشەویست، من هونەرمەند شنە حەسەن. داوا لە هەموو لایەکتانەکەم بۆ بەرژەوەندی هەموو لایەک، بۆ بەرژەوەندی ماڵ و خێزانتان. تکایە ڕێنمایەکانی تەندروستی بەرجەستە بکەن، تکایە لە ماڵەکانتان بمێنەوە. من بۆ خۆم لە ماڵەوە مێنمەوە. هیوادارم ئێوەش لە پێناو تەندروستێکی باش و لە پێناو ماڵ و مناڵ و خێزانتانە لە ماڵەکانتان بمێنەوە. چاوی هەموو لایەکتان ماچەکەم. ڕۆژنامەنووس و هاوڵاتی شەوقی ئیسماعیل خەرشی کوردستانی باشۆر قەڵاو منارە ئێستا لە وڵاتی فەڕەنسا ناوجەرگەی پاریس نزیک تاوەری ئیڤل کە دەمەترەوە لێم دوورە پێش چەند مانگێک بە سەرما و گەرمان ئێرە جێگانە بوو بە شەو و ڕۆژ لەبەر مرۆڤەکان لە هەموو کیشۆرەکانە وڵاتانەوە 10,000 کیلۆمەتر ئاهاتن بۆ سەیرانی ئەم تاوەرە. لە کاتی هێرشی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ سەر مرۆڤایەتی لە 6 شۆرە وەستەتونەوەیەک وڵاتەوە بڵاو بوویتەوە. مرۆڤەکان لە هەموو شوێنێک لە بەرژەوەندی خۆیان ڕێنمایی وەزارەتی تەندروستی جێبەجێ دەکەن، گەشت و فڕینیان قەدەغە کردەوە لە ماڵەکانی خۆیان ماکتەوە. داواکارم لە کۆمەلگای خەڵکی کوردستانیش بەرژەوەندی کۆمەلگا و وڵاتی خۆمانیان پێ ڕێنمایەکان جێبەجێ بکەن تا 11/5 لە وڵاتی ئێرە دیرەژە کرایتەوە فڕۆکەخانە و مشتەکان داخراوە بکرێتەوە بە زوڵیترین کات دەگەڕێمەوە وڵات پایری شەکرە قەڵاو منارە شیرنترە. لەگە ڕێز و سوپاس.